کورد ئامادەیە بۆ بەغدا. پارتی و یەکێتی لەسەر پرۆژەیەک ڕێککەوتونە بۆ گفتوگۆکردن لەگەڵ لایەنە عراقیەکان و پشک و مافی کورد لە حکومەتی داهاتووی عراقدا. بەڵام ئەو وەفدە بۆ ناچێت بۆ بەغدا. وتەبێژی یەکێتی دەڵێت لە ئێستادا چوون بۆ بەغدا سوودی نییە. ئەمە هیچ وەک تەنگ نەمانگوتێ فلان وەخت دەچینە بەغدا وتمانە بارودۆخی ناوەڕاست و خواروی عێراق ئالۆز بووە هەتا نەوەک لە حازرایی نەبی لە بەغدا چوونیش فایدەی نییە بە تایبەتی ئێستا لەو ئالۆزی و لەو بارودۆخە خراپەی کە لە خوار و عێراق هەیە بەشی زۆری بەرپرسانی لایەنە سیاسیەکان مەژغولی هێورکردنەوەی ئەو بارودۆخەن ئەوەی کە پەیوەندی بە ئێمەوە ئێمە حازرین. ئێستا دۆخی عراق جیاوازە. لایەنە سیاسی عراقیەکان زیاتر بە هێورکردنەوەی خۆپیشاندانەکان خەریکن نەوەک پێکهێنانی حکوومەت. لێپرسراوی پەیوەندیەکانی پارتی نەچوونی کورد بۆ بەغدا بۆ دوو هۆکار دەبەستێتەوە. یەک ئەنجامی هەڵبژاردنەکانە تاکو ئێستا کۆمیسیۆن تەزدیقی نەکردووە کۆتاییەکەی لایەکی تریشوە دۆخی عێراق بەگشتی بە تایبەتی جنوب و بەغداش ڕەنگە پێویستی بەوە بیتن قەوارە سیاسەکانی عێراق تا چەند ئامادەیان هەیە ئامادەیان بەمەستم لە ڕووی کات لە ڕووی دەرفەتی خۆیان و واقعی ئەو ئێستا ئەوان تێدانە هەتا وەکو وەفدی ئێمە بچیتن. پارتی و یەکێتی دوای ڕاگەیانی ئەنجامە بەرایەکان داوایان لە هەموو لایەنە کوردیەکان کرد وەک یەک تیمی کوردی گفتوگۆ لەگەڵ بەغدا بکەن. بۆیە ئێستا پارتی و یەکێتی دوو جار چاوەڕوانن. جارێکیان چاوەڕوانی دۆخی عراقن هێور بێتەوە، جارێکیشیان چاوەڕوانی وەڵامی لایەنە سیاسیە کوردیەکانن. دوو هۆکار هەن تاوەکو ئێستا کورد نەگەڕاوەتەوە بۆ بەغدا بۆ گفتوگۆ. هۆکارەکان لێرە نین لە بەغدان. کورد چاوەڕێ دەکات خۆ پیشاندانەکانی باشوور و ناوەڕاستی عراق هێور بێتەوە، ئەو کات بچێتە بەغدا و بهێوری گفتوگۆ لەگەڵ لایەنە عراقیەکان کات بۆ پێکهێنانی حکوومەت و مافەکانی گەلی کورد. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.